جوتیاران سوودمەند ئەبن ئەرە وەڵام سوودمەنە مەگەر کابرا درۆ بدانە سوودمەنە بێ سەر ڕێگای قەزای شارە زۆر بۆ قەزای سەی سادقم لێرە ئەلوەیەکی کڕێن و فرۆشتنی بەرهەمە خۆماڵەکان کراوەتەوە خاص ئێستا مەوسومی پاقلەیە لە قەزای شارە زۆر لێرە چەند جۆرێک پاقلە هەیە لە قەزای شارە زۆر ئەم ساڵ بەشێک لە جوتیارانی قەزای شارە زۆر زەویەکانیان بە پاقلە چاندووە و لە قەزای شارە زۆر 5 جۆر پاقلە هەیە کە لە ئێستادا بازاڕی گەرمە نزمترینیان 300 دینارەکات و بەرزترین نرخیان تا 600 دینار دەڕوات. من بۆ زانیاری زیاتر دەربارەی کڕین و فرۆشتنی پاقلە ئەچمە لای ئەم جوتیارانە ئێستا حاڵی حاضر ئەوەی دەبینن دیمەنی کڕین و فرۆشتنی پاقلەیە و دیمەنەکان ئەگەر هاوکارم بگوێزێتەوە جوتیاران سەرقاڵی مامەڵەکردن بە پاقلەوە و بەشێک لە جوتیاران کە لە دەرەوە خواروی عێراق هاتوون ئەچمە لای ئەم هاوڵاتیە کە ساحێبی ئەلوەکەیە تازە ئەم ماوەی چەندێکم ئەلوە لە شارە زۆر کراوەتەوە و خاص بۆچی کراوە پێشەکی بەخێراتنی کەناغڵەکەتانەکەم ئەم ئەلوەی ئێمە لە بیسی مانگۆ کراوەتەوە بەڕووی فەلاحە خۆشەویستەکانە ئێمە وامان پێ باش و کەم ئەلوە بکەینەوە لەبەر ئەوەی وەکو شارەکانی ترۆک و شارەکانی پێنجوێن بەروبوومی فەلاحەکانمان ڕزقی فەلاحەکانمان بە شێوازێکی زۆر جوان و زۆر باش ساق بێتەوە لە شارە لە عێراقا بەعام هەمووی سپاس بۆ خوای گەورە سعری ئیمڕۆی پاقلە زۆر باشە لەگەڵ ئەوە ڕزقەکە زۆرە بەڵام پارێکی باشەکە لەبەرەوە سەیتەرێ و ڕێگاوبانەکان کراوەتەوە بەڕووی سیارەکانە سعری پاقلە ئیمڕۆ 400 دینار بووە تاوەکو 675 دینار. چ جۆر پاقلە هەیە لە شارە زۆر و ئەو جۆرەی کە باشترینی پارەکە چی جۆرێکە و مواصفاتەکانی چ؟ بەڵێ ئێمە 6 جۆر پاقلەمان هەیە ئەوەی کە من بزانم پاقلەکان ئیسپانیە، فەڕەنسیە، دوودنکیە، کوردیە، گەڕتانیە، هۆڵندیە لەوانەیە چەند تۆوێکی تریش بوێت بەڵام باشترین جۆوی پاقلە و مەرغوبترین تۆی پاقلەکە بەرزترین سەریە بێت لەم ڕۆژە گەڕتانیە. ئەو جوتیارانی کە لە خواروی عێراقەوە هاتوون پاقلەکە بۆ کوێ ئەبەن بۆچی خاص پاقلەی شارە زۆر؟ پاقلەی شارە زۆر لەم کاتە موسمی هیچ شوێنێ نەماوە پاقلەی شوێنێ نەماوە پاقلەکان هەمووی تەواو بووە لەم کاتە تەنیا بەس پاقلەی شارە زۆرەیە بەڵام مشکیلەکە ئەوەیە ڕۆژانە پاقلەیەکی زۆری ئێرانی لە مەرزەکانی عێراق و داخڵە بێت ئەوەش بێتە مشکیلە بۆ ئێمە گەر نەبوایە ڕۆژانە ئەم پاقلانە کەیسە بە 700 دینار هەتاوەکو 800 دینار 900 دینار 1000 دینار ڕۆی ئەوەش فەرقێکی زۆرێ بوو لەگەڵ ئێستا بەڵام سواز بەخوا سعرەی هیچ عیبێکی نییە. ڕۆژانە لەم ئەلوەیەوە چەندێک کڕین و فرۆشتن بە پاقلەوە کرێەوە چەند کیلۆ ئەفرۆشت؟ بەڵێ ئەمڕۆ زیاتر لە بەس لەم ئەلوەی ئێمە زیاتر لە 90 تەن پاقلە بارەکرێت و جگە لە ئەلوەی سلێمانی و لەوەی کە چەند کەسێکی تری لێرە پاقلە بارەکات. ڕۆژانی تر چۆن بووە ئایا ئەم ڕێژێ زیاد دەکایە خوتنە؟ ڕۆژانی تر پاقلەی شارە زۆر کەمتر بووە بەڵام ناوکی پڕ نەکردووە ناسک بووە 2 ڕۆژە ئیمڕۆ بە تایبەت پاقلەکەمان کامل بووە پاقلەکەمان پاقلەیەکی جوانە سپاس بەخۆی ئەمڕۆ سعرەکەیشی فولە هەتاوەکو 700 نزیکی 700 دینار ڕۆیشتووە. چاو خۆش بیا یاخوا بەخێر بێن سەر چاو. من بۆ زانیاری زیاتر دەربارەی جۆرەکانی پاقلە دەچمە لای مام حاجیە مامەگیان سڵاو لێبێ. سەلام بە قوربان. پاقلەی شارە زۆر بۆچی بەناوبانگ؟ پاقلەی شارە زۆر عەرزەکەی زۆمە تەمتەڕە بارانەکەش باریە ئەمجاکانی تر ئیسە تاکویسە نیوەشی دەستی نەداوە تا چەند سعری پاقلە بەدڵی جوتیاران؟ ئەمەتە تێتە لێرامانێکردن بە 600 و بە 625 ئەو ناوەیە بەدڵی جوتیارانی شارە زۆر ئایبی نییە ئایبی نییە بابا بە چاوان کرێکات بە 20,000 ئیشە کرد ئیسا بە 15 و پاقلەکەش پارەیەەکە ئەوە کەمیشە جوتیاران گلەیان هەیە بەردەوام ئێستا حاڵی حاضر بکە کڕین و فرۆشتنی پاقلەیە جوتیاران سوودمەند ئەبن ئەرە وەڵام سوودمەنە مەگەر کابرا درۆ بدانە سوودمەنە بێ بۆچی ناوێ کابرا برا تەنێ پاقلە 500-600ەکە خۆ برا گەرمەوە ناکات ئەوەیە. لە شارە زۆر پاقلەیەکی زۆر کراوەم ساڵ کراوە ئەرە وەڵی ئیسەش هیوایە نەگەیشتووە خەریکە من خۆم تۆزێکمێ بەخوا دەستی نەداوە. ئەم جوتیارانە کە لە خواروی عێراق هاتوون تا چەند سوودی هەیە بۆیەوە؟ وەڵام سوودی زۆرە ئەگەر ئەوە نەوە ئێستا لێرا گشتی کەوتوو